لەبەرەوەی هیچ بەرهەمێکی خۆماڵیمان نامێنێت لەم کاتەیە و دوو هەمیش کەش و هەوا و بارانبارینێکی زۆر بۆ لە ئێران ئەوەی کە تەماتەی بەرهەتاوە زەرەی و زیانێکی زۆری پێگەیەوە کەم بۆتەوە. ئەم تەماتە سوورە جوانە هەفتەی ڕابردوو نرخەکەی هاتە خوارەوە بۆ نزیکی 700 دینار، بەڵام دوو ڕۆژێک ئەبێت نرخەکەی سەرکەوتۆتۆ جارێکی دیکە و چۆتەوە بۆ 1200 دینار. تەماتە بەرز و نزمەی زۆری کرد لە ماوەی هەفتەیەکدا کە ئەمەش بەهۆی داخستنی سنوورەکان و کێشە لە هاوردەکردنیە هەبووە. بۆیە مناتومەتە ئەلوەی سلێمانی بۆ لای سەروەر علی سەروی سەردیکای ئەلوەی سلێمانی کاک سەروەر سڵاو لێبێ تەماتە بۆمان پێیەکە بە 1200 دینارە. وەڵاهی بەڕاستی تەماتەم ساڵ کارێ خراپەکە و دەسەڵاتەکەش ئەمن داوا لە هاوڵاتیانی شەکەم و لە ئێوەی بەڕێزیش کە خەتاکە نەکەنە ملی ئێمە نین و ئێمەوەی کە ڕوونکراوەکان ڕوونکردنەوەکە بە جەنابتان و بە هاوڵاتیان و بە بینەرانە دەین لەبەرەوەی تەماتە خۆی هەموو ساڵە لەم کاتەیە گۆڕانکاری بەسەرا دێ لەبەرەوەی هیچ بەرهەمێکی خۆماڵیمان نامێنێت لەم کاتەیە و دوو هەمیش کەش و هەوا و بارانبارینێکی زۆر بۆ لە ئێران ئەوەی کە تەماتەی بەرهەتاوە زەرەی و زیانێکی زۆری پێگەیەوە کەم بۆتەوە. ئەمە ڕۆژێ نرخەکەی بەرزەبێتەوە ڕۆژێدا ئابەزێ لە دەسەڵاتی ئێمەیانە. ئێستا ئەمە تەماتی بەرهەتاوە چیلۆی بە 1200 دینار وایە؟ بەڵێ لە 1000 بۆ 1200 دینارایتر ئەوەش گێدە پێی جوانی و ناشرینەکەی. ئەی تەماتی ترێت تەماتی هێشووی یا تەماتی بۆڵ ئەمەیان بەچەنە؟ ئەو تەماتی هێشوویە ئەوە شتێکی دانسخە یانی شتێکی ئەوە نییە بڵێ وەک تەماتیکە وەک تقریبن وەک میوەکە حسابی بۆ کرێ لەبەرەوەی لە هەموو شوێنێکەوە هەرگرانە هەر معدل 1000 دیناری بەسەر ئەم تەماتێکەوە لە 1500 جاری وایە تا دوو ڕۆبعەکەمی ژەڕوا لە عالوەیە بەو شێوەیە. بەڵێ بەو شێوەیە. باشە وەکو باسیەکەی 1000 بۆ 1200 دینارە لە علوەی سلێمانی، بەڵام من دوێنێ ئێوارە لە یەشێک لە دوکانی بەقاڵەکان لە شاری سلێمانی چیلۆیەک لەم تەماتی دەستی تۆم کڕیوە بە 2000 دینار. ئەم جیاوازیە بۆ ئەو جیاوازیە من پێ دەڵێم ئەم تەماتێکە ئەو بەقاڵەکان یاخود ئەو خاوەن دوکانەکانی کڕن تەمانەوە کە بە 1200 کرێ باوەڕکە زیاتر لە 1500 نان لەسەرێکەوە لەبەرێکە ئەمە خراپی تایە ئەمە سەلەکەیەتی تاوان جەنابی شەچی لە دوکانێکەوە لەوە چێدانە دانە بارەزی خۆتەڵی بشێت تایە بێتی دوایە ئەو یاتەوە بە 1200 پیاوە ژا بە 1000 ئەمە هەو کارەکەی ئەوەیەتی کابرا خۆی بۆ هەڵبژێریە هەرزانترێ لێ بسەرێ نابێ. بەڵێ ئەوەی کە دەستگێڕەکان خۆ دەبینی لەسەر جادا بێ لە دوکانارەکان لەوە چێ بە کەمتر بێ ئەو ڕۆحێکی کەمێک هاتە سەر و هەر ئاوا بۆ دانێت و خۆمە ئێمە ناشڵێن خراپە لەوە چێ لەوەی ئەویش باشتر بێتتر وا دەرەچ. ئەی پیاز نیەتی بەرزبوونەوەی هەبوو چی بوو؟ پیاز نیەتی بەرزبوونەوەی بۆ هۆکاری باران بوو کەم بوو لە ئێرانە ئێستا دەخوا بەزیاد پیاز زۆرە و نرخەکە هێرزە هەموو ئەو بەرهەمانەی کە ئێستا لە بازارە زۆرە یعنی لەگەڵ لەوە چێ لەبەر زۆری بۆمان نەفرۆشێ ئێمە ئەلوەکەمان جمەی دێ لە ڕسقا و هیچ کێشەیەکی کەمبوونی ڕسقمان نییە. باشە لە هەفتەی ڕابردوودا قەدەغەی سەر هاوردەی تەماتە لابرا ئەمە هیچ گۆڕانکاری لە نرخەکەیان نەکرد؟ وەڵای گۆڕانکاری لە نرخەکە ئەکرد بەسەیتر ئەوە بوو لە ئێران دەسەڵاتی تیانە وەکو باسمان کرد کەمە و گرانیشە واتەوە نایەڵن بێ یا گرانە. ڕێگەمان ئێمە وەکو پێمانوتن ئێمە سەردانی کۆنسۆڵی ئێرانمان کرد سپاسیانەکەین و احتیمالە پەتاتەش ڕێگەی پێ بدەن ئەگەر لای خۆمانەوە ڕێ پێ بدەن ئێستا تەماتە ئاسایی بۆتەوە کێشەی نیە بەس تەنها لە ئێران گرانە و لەوێش ئێستا زۆر بە دەگمەن دەسەکەی. ئەمە تەماتەکە ئەوکو پەتاتە نرخی چۆنە؟ پەتاتە نرخەکەی گونجاوە سعرێکی بناسبی هەیە بە ئەوەی هەی ئێرانیمان بۆ نایە ئێران خۆی قەدەغی کردووە. واتەی ناوخۆیە؟ هەر ئەوەی خۆی ناوخۆمانەیە. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ جۆبیستی بوون ئەمە زانیاریەکانە لە بارەی نرخی تەماتەوە کە لە سەردەی هەفتەی ڕابردوودا نرخەکەی بەرز بووە چووە نزیکی 1200 دینار بۆ 1300 دینار دواتر دابەزی بۆ 700 دینار دوو ڕۆژە بەرز بۆ دۆجای دیکە بۆ 1200 دینار ئەمەش بەهۆی ئەوەی کە کەمە لە وڵاتی ئێران و بە زۆر بە کەمیەت ئێرە ئەمەش وای کردووە کە خواستی زۆری دەسەر بێت و بەرهەمێکی کەم هەبێت لەناو.